داعش لە تەواوی ناوچە کێشە لەسەرەکان پێشچۆڵکردنی ناوچەکان زۆربەی مزگەوت و ماڵانیان بۆمڕێژ کردووە و لە ژێر کەلوپەلی ناو ماڵ و شوێنی جیاوازدا بۆمبەکان دادەنێن کە خەڵکی درکی پێناکەن و لە کاتی جوڵاندنی کەلوپەلەکاندا بۆمبەکان دەتەقنەوە کە بەو هۆیەوە دەیان پێشمەرگە و هاوڵاتی شەهید بوون و دایانی دیکەش بریندار بوون. ئێمە ترسمان هەیە لە گەڕانەوەمان بۆ ناو ماڵەکانی خۆمان چونکە ترسمان لە تەقینەوە هەیە. داعش زۆربەی کەلوپەلی ناو ماڵەکانیان بۆمڕێژ کردووە بە شێوەیەک ئێمە هەستی پێ ناکەین کە بۆمبی تێدایە. لە ئێستادا ئاماژە بۆ ئەوە دەکرێت کە داعش لە تەواوی ناوچەکان بەرەو لاوازبوون دەڕوات هەرەوە شوای کردووە نەتوانن بە شێوەی کۆمەڵ دەربکەون بۆیە ناوبەناو لە ڕێگەی ماتۆڕسکیلەوە بۆمبەکانیان لەسەر ڕێگا گشتەکان دادەنێن تا زیان بە هاوڵاتیان و هێزەمنەکان بگەێنن. بەڕاستی ئێمە لە ماوەی 9 مانگە ئاوارەین و هیوادارم دەستی یارمەتی بۆ دەرەژ بکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی کە خەڵکەکە زوو بگەڕێتەوە. هەرچەندە ڕۆژانە هێزەکانی پێشمەرگە لە ڕێگەی تیمەکانی پوچەڵکردنەوەی مینەوە بەشێکی زۆری مینیان لەسەر ڕێگە گشتەکان پوچەڵ کردوێتەوە بەڵام لەناو زۆربەی ماڵاندا بۆمبەکان وەکو خۆیان ماونەتەوە ئەوە شەهید و برینداربوونی هاوڵاتیانی لێ دەکەوێتەوە. ئێمە لە سروورەکانی خۆمانە ئەو هێرشانی کە کردومانێتە سەر و گوندانی ئازادمان کردووە ڕژێ دەسەڵاتی داعش بوونە و ئەو گوندانە ئێستا زۆربەی زۆری خانوەکان تێنتێڕێژ کراون ئەو بەڕێژ کراون و ڕێگاوبانەکانی ئەو ڕێگا سەرەکانی کە خەڵک هاتووشی پێدا دەکات زۆربەی زۆری تێنتێڕێژ بەڕێژ کراوە لەبەرەوەی لەبەر هۆکارە خەڵک ناتوانن بگەڕێتەوە. بەپێی ئەو زانیارانەی کە دەستی نارتی کەوتون زۆربەی ئەو بۆمبانەی کە لە ناوچە کێشە لەسەرەکان دانراون داعش هەر لەو ناوچانە بە چەندین شێوازی جۆراوجۆر دروستی کردوون و چاندویانە هەر بۆیە جۆر و شێوازەکانی وای کردووە هاوڵاتیان و پێشمەرگە زۆر جار دەستکاریان بکەن و بتەقێنەوە پێیاندا. دیار جەمال نارتی، سنووری ناوچە کێشە لەسەرەکان.